دەچینە لای دکتۆر دارا محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی لەندەنەوە لەگەڵ کورد کۆنەکشنە. دکتۆر سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. حەز دەکەم بزانم بەڕای تۆ بەشداریەکانی تورکیا لە شەڕی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی تەنها هۆکارێکە بۆ ئەم سادیە دیپلۆماسی نێوان ئەمریکا و تورکیا؟ زۆر سپاس بۆ میواناریە. بێگومان کاک بڵێن من پێم وابێ یەکێک لە هۆکارەکانی ئەو ساردی و بارگژەی کە لە نێوان ئەمریکا و تورکیا هەیە گەڕێتەوە بۆ ئەو جەنگەی کە ئەمریکا ئەمڕۆ تایەتی بەرامبەر بە داعش. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تورکیا بووە پەناگەیەک یان بووە ڕێڕەوێک بۆ هەموو ئەو خەڵکانی کە ئەچن پەیوەندیەکەن بە ئەو گروپە ئیسلامیە توندڕەوانی وەکو داعش و بەرەی نووسرە و ئەمانە لە ڕێگەی تورکیاوە. پێم وابێت زۆرێک لە هەواڵەکانە بازدەوە کراکە ئەمریکا فشارێکی زۆری خستە سەر تورکیا بۆی کە ئەو ڕێگەیە دابخایان بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلی ئەو سنوورە بکات لە نێوان خۆی و سووریایە. ئەمە یەکێکە لەو هۆکارانە کە ئەمریکا ناڕازیە بەرامبەر بە تورکیا لەسەر و خاڵی تریژ من پێم وابێ گەڕێتەوە بۆ ئەوەی کە مەسلەی کووردە لێرەیە مەسلەی بوونی ڕۆژاوایە لەواتە لە کوردستانی سووریا. تورکیا بە هیچ شێوەیەک ڕازی نییە بەوەی کە هیچ بوونێکی کوردی یان حکوومەتێکی کوردی لە ڕۆژاوایە هەبێت کە ئەویش ئەمڕۆ ئەبینین لەلایەن یەپەگەوە بەرگری لێکرێت و دامەزرێنرێت لەلایەن پێدەوە. تورکیا ئەوێ ئەمە لە ناوبەرەیە. بەڵام لە هەمان کاتا ئەبینین ئەمریکا هەڵوێستێکی پێچەوانەی هەیە لەسەر ئەمە ئەویژەوەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرگری واتە کۆمەکی سەربازی و سیاسی یەپەگە و ئەو حکوومەتی ئەوەیەکە. دکتۆر دارا ئێمە دەچینە بابەتەکان زیاتر بەڵام حەزم دەکرد ئێستا پرسیاری ئەوە بکەم ئەم پشتیوانیەی ئەمریکا بۆ کوردەکانی سووریا تا چەندێک دەڕەوە ینی ڕاستە بووە هۆی ئەوەی ناکۆکی لەگەڵ تورکیا کە دۆستێکی هەرە نزیکی ئەمریکایانی ناتۆیە بەڵام دیسانەوە ئەمریکا ئامادە نییە پشتی لە کوردەکان بکە بەڵام تا چەندێک دەڕوە؟ من پێم وابێ مە پرسیارێکی زۆر باشە چکە یەکێک لەو کێشانی کە ئێمە هەمانە لە مێژووی سیاسی بزوتنەوە کوردەکانە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەوەیە کە هەمیشە ئەوە ئەوترێتەوە کە ئەم وڵاتە بەهێزانەی وەکو خۆراوە بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغەکانە بەرگری و پشتی کوردیان گرتووە بەڵام لە دوایە بەریان ناوە و تووشی شکستیان کردووە. ئەنجا ئەمە بۆ خۆی پرسیارێکە لە ڕاستیە پێویستە من پێم وایە پێویستە سیاسەکانی کورد کاری لەسەر بکەنواتە بێت من پێم وایە ئەو پشتیوانی ئەمڕۆ ئەمریکا بۆ کوردستانی سووریا هەیەی یان با بڵین ڕۆژاوا هەیەی پێم وابێ پێویستە لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسیەوە سیر بکرێواتە پەیوەندی بە مەسلەی هاوڕێتی و سۆزەوە نییە پەیوەندی بەوە نیە ئەمریکا ئەمڕۆ کوردی خۆشەوێ بەڵکو پەیوەندی بە کۆمەڵێک بەرژەوەندی سیاسیەوە هەیە کە ئەمڕۆ ئەمریکا پێویستی بەو هاوکاریە هەیە بۆ تێکشکاندنی داعش و ئەو بەرە ئەو گروپە توندڕەوانە کەواتە بێ کوردیش لەو ڕوانگەیەوە سێریکە تا چەندێک ئەتوانێت ئەو هاوکاریە بەردەوامی پێبات. بەڵێ باشە دکتۆر یاری ئێستەیەکی لە کێشەکان بۆ تورکیا ئەو پەیوەندی خراپەیە کە هەیەی لەگەڵ رووسیادا لەگەڵ ئەمریکاشدا وەکو جەنابیش ئاماژەت پێکردیانی لەو پەڕی ساردی و ئاڵۆزیدایە تورکیا پشت بەچی بەردەوامی بەم جۆرە سیاسەتانەی خۆیەدا؟ من پێم وابێت تورکیا یەکێک لەو گرفتانی کە هەیەی ئەوەیە کە ئەمڕۆ ئەوێت بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوایەت کە ئەمریکا ڕازیکە بەوەی کە یەپەگە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پەکەکە ئاواتە بە تێڕوانینی ئەوان گروپێکی تیرۆریستە بۆیە ئەمریکا پێویستە پژگیری تورکیا بکە بۆ لە ناوبردنیان لەبەرەوە کارێکی زۆر لەسەرەوەکە هەروەکو بینیمان لەم سەردانی دوای ئەردۆگانی شاکە هەوڵێکی زۆر درابەوەی کە ئۆباما لە کۆبنەوەیشی دووقۆڵیە یەک بگرن بەڵام ئەمریکا ڕازی نەبوو کۆشی سپی ڕازی نەبوو بە پێی هەندێک هەواڵ. تورکیا لە ڕاستیە جۆرێک لە ئەتوانم بڵێم قومارێکە لەسەرەوەی کە تا چەندێک ئەتوانێت ئەم هەڵوێستەی خۆیان ئەم هەوڵانەی خۆی بەرەو پێشەوە بەرێ بە هیچ شێوەیەک ئەوە ئاشکرانیە کە ئایا تورکیا ئەتوانێت سەرکەوتوو بێیان نا بەڵام تەنها پشتێکە هەی بێ ڕەنگە ئەمڕۆ ئەو دۆخەیەکە لە سووریا هەیە و دۆخە لە سووریا هەیە. دکتۆر بەتایبەتیش مەسلەی پەنابەران و ئەوروپیەکان ئێستا زۆر پێویستیان بە تورکیا هەیە پرسیارەکە لەوەدا ئەوروپیەکان هەمان شێوە ڕەفتاریان ڕەخنە لە تورکیا دەگرن یان ڕەخنەکانی ئەوروپا لە تورکیا جیاوازە لە ئەمریکیەکان؟
زۆر ڕاستە ئەوەی چێکە لەو شتانەی کە من پێم وابێ تا ڕادێک ئەکرێت جیاوازی لەسەر دروستکەین لە نێوان ئەوروپا و ئەمریکایە واتە ئەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێکەوتنانی کە کراوە لە نێوان ئەوروپا و تورکیایە لە ڕاستیە تا ڕادەیەکی گەورە پەیوەندی بەو ڕەوەندی یان بەو لێرشاوی کۆچەوە هەیە کە بەرەو ئەوروپا ئاکرێنێک بەرەو ئەمریکا لەبەرەوە ئەمریکا تا ڕادەیەک کۆمەڵی بەرژەوەندی جیاوازی بەستێتەوە لەم دۆخەیە لەبەرەوە ئەبینین ئەوروپا ڕەنگە ئەو هەڵوێستە توندەی نەبێ بەرامبەر بە تورکیا لە بەرامبەر کێشەی سووریا وەک ئەمریکا هەیەتی لەبەرەوە ئەبینین جۆرێک لە جیاوازی هەیە بۆیە لێرە دیسانەوەینەوە سەر قسەکردن لەسەر بەرژەوەندی سیاسیەکان لەسەر ئەو بەرژەوەندیانی ئەمڕۆ وڵاتانە چۆن ئەتوانن بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیان پارێزن ئەویش بە دروستکردنی کۆمەڵێک هاوکاری و هاوپەیمانێتی بەڵێ دکتۆر تورکیا بۆ خۆی چەند نەتوانێت سوود لەو جیاوازی ڕوانینە لەو جیاوازی سیاسەتەی نێوان ئەوروپا و ئەمریکا بەرامبەر بە تورکیا ببینێ من پێم وابێت ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ڕەنگە تورکیا بتوانێت ئیشی لەسەر بکەوە تا خاڵێکی هێزە بۆ تورکیا چونکە ئەمە بۆ خۆی هەموو یەکێتی ئەوروپا ئەتوانێت بێنێتە سەر ئەو بڕواایی کە تورکیا کارێکی باشەکە یەکەم نەهێشتنی مەسلەی کۆچبەریە واتە گەڕانەوەی هەموو هەروەکو بینیمان دوێنێ یەکەم با بڵێن گروپی کۆچبەر لە یۆنانەوە گەڕێنرایەوە بۆ تورکیا واتە تورکیا ئەتوانێت ئیش لەسەر ئەمە بکە بەڵام ئایا تا چەند ئەمە ئەتوانێت بەرەو پێشەوە بێت و ببێتە فشارێک بۆ سەر ئەمریکاش بۆەوەی کە بتوانێت ئەو دۆخە بگۆڕێ من پێم وابێ گومانم هەیە لەسەر ئەمە چکە ئەو کێشە ناوخۆیانی تورکیا بۆ خۆشی کێشەی گەورەنیانی هەر بۆ نمونە ئەو ڕخنە گەورانەی کە لە تورکیا گیرێ لەلایەن ئەوروپاشەوە لەسەر مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری لەسەر مەسلەی ئازادی ئەو ئاکادیمیستانی کە تا ئێستا سێ کەسیان لێخراوەتە زیندانەوە تەنها لەبەرەوەی کە بەیاننامەی ئیمزاکردنیان ئیمزا کردووە دژ بە با بڵێن ئەو دۆخەی تورکیا دکتۆر دارا ئەم بابەتی کە جەنابەت باسەکەی بابەتی ڕۆژنامەنووسان و ڕۆژنامانەی ئەمریکی و جیهانش بوو لە پێش هاتنی ئەردۆگان بە چەند ڕۆژێک بۆ واشنگتن و دووە لە کاتی کە ئەردۆگانش لە واشنگتن بوو هەموو کەسێک باسی دۆخی ئازادی و دیموکراسی و بە تایبەتی ئازادی ڕۆژنامەنووسان دەیان کرد بێگومان شەڕی داعش و مەسلەی کوردوانە بەڵام ڕەفتاری ستەمکاری ئەردۆگان یەکێک لە بابەتەکان بوو کە خەڵک زۆر باسییان لێ دەکرد تا چەندێک ئەمە ڕاستە تا چەندێک ئەم ڕەفتارەی تاکڕەوی ئەردۆگان کاریگەری کردووە لەسەر سیاستەکانی تورکیا بەرامبەر بەو دۆخە جیهانیە لە ڕاستیە تورکیا ئەمڕۆ من پێما بێ لەبەردەم کێشەیەکی زۆر گەورەیە ئەوی ژەوەیە کە ئەمڕۆ کاتێک کە باسی تورکیا ئەکرێ بە هیچ شوێ باس لە دیموکراسیەتی تورکیا ناکرێت باز لەو فرە ڕەهەندیە کولتوری و حیزبی و سیاسیە ناکرێت کە ئەمڕۆ لە تورکیا هەیە ئەوەی کە باسەکرێت کە باسی تورکیا کرێ یەکسەر ئەبینین باز لە کەسێکەکرێت کە ئەویش ئەردۆگانە واتە ئەبینین تورکیا کورتەکرێتەوە بۆ تاکڕەویەکی حیزبی هەروەکو لە دوایین سەرنجی ئۆباماشە کە لە یەکێک لەو ڕۆژنامانەیە بڵاوبووتەوە کە ئەردۆگان بە کەسێکی دەسەڵاتخواز ناوەبات لەبەرەوەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە بۆ تورکیا دکتۆر دارا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنێکشن